لا هەرێمی کوردستانەوە بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق تکایە ئەو چەکانیان لێ بسێنەوە. ئەمە داواکاری ژمارەیەک ڕۆژنامەنووس و چالاکوان و نووسەر و پەرلەمانتار و کۆمەڵی خەڵکی ترە کە ئاراستەی ئەو هێزانە کراوە. لە نووسراوەکەدا داوا لە هێزەکانی هاوپەیمانان دەکەن ئەو چەک و تفاقەی لە ڕابردوودا داویانە بە هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان کە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و دژی داعش بەکاری بهێنن لیان بەسەنەوە. ئەوان پێیان وایە ئێستا ئەو چەکانە لە ململانەیە و تەسفیە ناوخۆیەکاندا بەکاردەهێنرێن و بوونەتە جێگای مەترسی. ئەوان کە ژمارەیان 64 نووسەر و ڕۆژنامەنووسە ڕاگەیەنراوێک یاخود داواکاریەکی دوور و درێژیان ئاراستەی هێزەکانی هاوپەیمانان کردووە لەم بارەیەوە و سێ داواکاری سەرەکیان هەیە. یەکەمیان هەوڵ بدەن ئەو چەکانەی کە بەهێزە تایبەتی خاندراون لیان بسەنەوە، چونکە ئەوانە پێچەوانەی ئەو بنەمانەیە کە پێیان داون. یەکێکی تر لە داواکاریەکانەوەیە کە پاڵپشتی لە چاکسازی و کەرتی سەربازی بکەن لە هەرێمی کوردستان، ئەوەش بەیەخستنی دامەزراوەیەکی ئەمنی لە چوارچێوەی استراتیژیەکی نیشتیمانیانەدا. داواکاری سێمی ئەو کەسانە ئەوەیە کە لیژنەیەکی لێکۆڵینەوەی بێلایەن دابمەزرێنرێت بۆ کنەکردن و چاودێریکردنی بەکارهێنانی ئەو چەک و تەقەمانیانەی کە لە ڕابردوودا دراون بە هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان. بە کۆی گشتی ئەو داواکاریە لە دوای ڕووداوەکانی سلێمانی و لالەزارەوە خۆی دەبینێتەوە کە پێیان وایە ئەو چەکانەی کە دراون بە هێزەکانی پێشمەرگە بۆ ململانێ ناوخۆیەکان بەکاردەهێنرێن. وردەکاری ئەم بابەتە هەیە لە 1964دا دەتوانن تێر و تەسەلی بخوێننەوە.